منداڵە بێنازەکەی کەنار دەریا ئالان کوردی کاریگەری بەسەر یونیسێفی شەو هەبووە. دوای ئەو دیمەنە تراژیدیە کۆمەکی زۆر ڕووی کردوتە ئەو ڕێکخراوە تاکو بەهانای منداڵی ئاوارەی دیکەوە بچن. دوای بڵاوبوونەوەی وێنەکەی ئالان کوردی 1 ملیۆن دلار بۆ یونیسێف کۆکراوەتەوە بۆ ئەوەی یارمەتی منداڵانی ئاوارە بدات. دوای مردنی ئەو منداڵە ناوی زۆری لێنرا فریشتەکەی کەناردەریە. ڕەنگە ئەو ئاوارە سووریانەی ئێستا دەرگایەن لە زۆر وڵاتی ئەوروپا بۆ کراوەتەوە قەرزاری مەرگە خەمناکەکەی ئەو ساوایە بن کە لەگەڵ دایکی و براکەی تری سەریان نایەوە. Well, I think it was a devastating, to lose a child no matter who your child is. بە هەر شێوەیەک بێت ئەوە کارەساتێک بوو منداڵەکەت لەدەست بدەیت لە هەر کوێیەک بێت کارەساتێکە بۆ باوان. ئومێد دەکەم جیهان وانەیەکیان لەم کارەساتە وەرگرت بێت و ئالان کوردی ببێتە دەرفەتێک بۆ باشبوونی ژیانی منداڵانی تر. قەیرانی کۆچبەرانی سووریا و عێراق و وڵاتانی تری ناوچەکە تا دێ قوڵترە بێتەوە. ژمارەکان بەرەو زیاتر چووە. لە بەرامبەردا دەرگاکانی چارەسەری بەڕوویاندا ناڕوونە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.